هەر لەسەر پرسی دادگای فیدراڵی عێراق کە دووبارە دەرگای خۆ پاڵاوتنی بۆ پۆستی سەرۆک کۆمار ڕەت کردەوە و بە نادەستوری ناوی برد لەسەرم پرسا لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم بەڕێز هاوڕێ تۆفیق کە بەڕێزیان شارەزای یاسان لە بەغدادەوە لەگەڵم دەبێت کاک هاوڕێ سوپاس بۆ ئامادەبوونت یعنی دەزانین کە دادگای فیدراڵی بڕیارەوەی دا کە جارێکی دیکەکردنەوەی دەرگای خۆ پاڵاوچن بە پۆستی سەرۆک کۆمار نادەستوریە و ڕەت کرایەوە. بەڵام دەمەیە من ئەوە بپرسم کە کاتێک سەرۆکی پەرلەمان هەڵبووسی ئەم بڕیارەیدا بە پشتبەستن یاخود پاڵپشت بە چی یاسایەک جارێکی دیکە دەرگای خۆ کاندیدکردنی کردەوە؟ ئەم کاتی ئێوە باش وەسپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان لە بڕیاری دادگا ئەمڕۆ کە بەڕۆنی و بە ئاشکایی سەرۆشی دادگاکە لە خوێندنەوەی دەقی بڕیارەکە ئاماژەی بە دوو خاڵ کرد. یەکەمیان وتی ئەو بڕیارەی کە سەرۆکایەتی پەرلەمان وەکو فەرمانێکی پەرلەمانی بە عەرەبی پێڵێن ئەمری نیابی دەری کردووە نادروستە، ناڕاستە، گونجاو نییە و ئەبێ ڕەت بکرێتەوە. دووەم بڕگە باسیەوەی کرد کە ئەبێ ئەم بڕیارە بڕیاری دەستی سەرۆکایەتی نەبێ بەڵکو بخرێتە دەنگدانی پەرلەمانی عێراقەوە بە دەنگدانی پەرلەمانی عێراق ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە و لە دەقەکە ئەڵێ پابەندکردن بە عەرەبی ئەڵێ ئیلزام واتە دەسەڵاتی یاسادانان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پابەند کرد بەوەی کە ئەبێ لە دانیشتنێکە ئەم بابەتە بخەنە دەنگدان و بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان دەرگای خۆپاڵاوتنی یەکلایی بکەنەوە. ئەگەر هاتوو لە دەنگدانەکە 50 گوتیان بەڵێ با دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە کەواتە دیسانەوە ئەچینەوە ئەگەڕێینەوە بۆ حاڵی سفر، ئەگەڕێینەوە بۆ زیاتر لە مانگونیوە پێش ئێستا و بۆ ماوەی 3 ڕۆژ جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن ئەکرێتەوە. پێچەوانەوە ئەگەر پەرلەمانی عێراق بڵێ کاکاوڕە پێش ئەوەی کە باس لە وردەکاریەکەی بکەین ینی چۆن دەکرێت کە جارێکی دیکە دەرگای خۆ کاندیدکردن بکرێتەوە بەڵام بە دەنگدانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەمەیان چۆن دەکرێت؟ پێش هەموو شتێک لە دەستوری عێراقا لەسەر مەسەلەی خۆپاڵاوتنی سەرۆکایەتی کۆمار باسی چەند شتێکی سەرەتایی کراوە و وردەکاریەکەی لە دەستورا باس نەکراوە. لە دەستورا تەنها ئەڵێ سەرۆک کۆمار مەرجەکانی ئەوەیە کە تەمەنی 40 ساڵی تێپەڕاند بێ، مەرجی سەرۆک کۆمار ئەوەیە کە ناوبانجیشی باشی هەبێ، مەرجی سەرۆک کۆمار ئەوەیە کە لە دایک و باوشیشی عێراقی لەدایک بوو بێ. تەنانەت مەرجی بڕوانامی زانکۆشی تیان نییە بۆ زانیاری ئێوەی بەڕێز. و لە ناو دەستورا مادەیەکەیە ئەڵێ ئەبێ پەرلەمانی عێراق قانونێک دەربکا لەو قانونەیە ئەحکامەکانی خۆپاڵاوتن بۆ سەرۆکایەتی کۆمار ڕوون کاتەوە. پەرلەمانی عێراق لە ساڵی 2013 ئەو قانونەی دەرکردووە بە ناوی قانونی ئەحکامەکانی خۆپاڵاوتن بۆ سەرۆکایەتی کۆمار. واتە لە قانونە ئەم بابەتە وردەکاریەکەی باسکراوە، لە دەستورا باز نەکراوە. لە ناو قانونەکە لە مادەیەشیە ئاماژە بەوە کراوە لەو ڕۆژەی کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵببژێررا پاژەوە بۆ ماوەی 3 ڕۆژ دەرگای خۆپاڵاوتن نەکرێتەوە. ئێمە ماوەی 1 مانگمان هەیە بەپێی دەستور بۆ هەڵبژاردننی سەرۆک 3 ڕۆژیان تەرخان کردووە بۆ خۆپاڵاوتن. 27 ڕۆژەکەی تری بۆ چییە؟ بۆ ئەوەی ئەم ناوانە وردبینی بڕوانامەکانیان بکرێ، وردبینی مەحکەمە بکرێ، وردبینی دەستەی نەزاهە بکرێ، پاشان ناوەکان پەسەند دەکرێ، پاشان ماوەی تانە هەیە، پاشان ئەم ماوەیە پێویستەکە. ئێستا دادگاکە بۆچی ئەمەی کردووە؟ دادگاکاڵ ئەم بابەتە لە دەستورا باز نکراوە. لە دەستورا نەوتراوە 3 ڕۆژ، 4 ڕۆژ، 5 ڕۆژ دووبارە بکرێتەوە، دووبارە نەکرێتەوە. بابەتیشی دەستوری نییە، بابەتیشی قانونیە. قانونێک ئەمەی باس کردووە. سەرۆکایەتی پەرلەمانیش کە ئەم بڕیارەیان دەرکردووە پاساوەکەی ئەوان چییە؟ پاساوەکەی ئەوان ئەوەی ئەڵێن سەرۆک کۆمار هەڵنەبژێرراوە، ماوەی 30 ڕۆژەکە کە دەستور دیاری کردووە تێپەڕیوە، کەوتوینەتە قۆناغیشی بۆشایی دەستوری، بۆیە دەرفەت ئەڕەخسێنین جارێکی تر کاندیدی تر بێتە پێشەوە بۆی ئەم قەیرانی تی کەوتوین تێپەڕێنن. پاساوەکەی ئەوان لە دەرکردنی بڕیارەکە ئەمێ. باشە کاکاوڕێ وەک جنابیشت ئاماژت پێدا کە ئێستا دەکرێت لە ڕێگەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەوە گەردجەنگ بدەن و ئەو ڕێژەی کە هەیە چاو بێت دەکرێت جارێکی دیکە دەرگای خۆکاندیدکردن بکرێتەوە خۆت ئاماژت پێدا 50 بێ. ئەگەر ئەمە نەبێت چ بڕیارێکی دیکە دەبێت یاخود پلانی داهاتوو چی دەبێت، چی ڕوودەدا؟
من تا ئێساکە شیکردنەوەکانم شیکردنەوەیەکی قانونی و دەستوری بوو بەڵام ئەگەر بە زمانێکی سیاسی گشتی قسە بکەین من زۆر جار پەندی کوردەواری بەکارەهێنم دیارە ئەمە بۆ ئەوە نییە ئاستی گفتوگۆ شیکردنەوەکانمان لە ئاسێکی زانستی بهێنی نەخوارەوە بۆ ئاسێکی تر بەڵکو ئەو پەندانەی کە لە ناو گەلان و ملەتی دنیا هەن کە سەیریانەکەی بە ڕووکەش سادەن بەڵام لە جەوهرا جۆرێکن لە فۆکلۆر و جۆرێکن لە فەلسەفە لە کوردەواریە ئاڵێن شەل نییە و پایشکاوە مەبەستەکە ئەوەیە کە بڕیارەکەی ئەمڕۆی دادگا کە سەیرەکەی بە ڕووکەش وەکو ئەوە وایە دەرگای خۆپاڵاوتن بۆ جاری دووەم ڕەت بکاتەوە لە هەمان کاتا دەرگای خۆپاڵاوتنیشی بە ڕێگایشکە کردوێتەوە دەرگایشی داخست و دەرگایشی کردوێتەوە ئەتوانم بڵێم دەرگای خۆپاڵاوتن ئەکرێتەوە بۆچی لەبەرەوەی ئەو لایەنانەی کە پشتیوانی ئەم بیر و بۆچووناکەن پەنجا زایدەنیەشی پەرلەمانیان هەیە و خودی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە پێک هاتووە لە حەلبوسی زاملی شاخەوان عەبدوڵڵا ئەمسیانە کە دەستی سەرۆکایەتی پەرلەمانن خۆیان دابشکاریان کردووە بەسەر ئەو بەرە سیاسیە کە لایەنگری ئەم بۆچوونن کە جاریشکە دەرگای خۆپاڵاتم بکرێتەوە و ئەوان ئەندازیار و دروستکەری ئەو بڕیارن لەبەرەوە لە چەند ڕۆژی داهاتوو دانیشتنەکە ڕێکە خەن و پێشبینیەکان بۆ ئەوە ئەچێ کە ئەوان پەنجا زایدەنیەشیان هەبێ و جاریشکە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە من لێرەوە ئەمێش تێ ئێمە لەبەردەم کێشەیەکی گەورەین ینی بابەتەکە کورد نەکەینەوە بۆ دەرگای خۆپاڵاوتن ئەگەر تۆ تێبینیکی لە ماوەی ئەم مانگەیە چەند ڕووداوێکی گەورە ڕویان ناوە مەسلەی ڕەتکردنەوەی نادەسووریبوونی دۆسەی نەوت بۆ هەرێمی کوردستان بابەتی خۆپاڵاوتنی سەر و کۆمار ڕاستە ئەم دادگایە بڕیارەکانی لە ڕووی دەسووریەوە بنەبڕن وامانە دادگای فیدرالی وڵاتەکەی و ڕێزی ژیراون بەڵام لە ڕاستیە ئێمە لە بەردەم قەیرانیشی گەورەین ئەگەر بەم جۆرە بڕوات ئێمە بین بە قوربانی ململانەکان نەک مەسلەی پاڵاوتنی سەر و کۆمار من نمونە بۆێنمەوە باشە 20 ڕۆژە داوا هەیە قەیرانیشی گەورە لە وڵاتەکەیان ڕوویاوە خێرە دادگای دەسووری 20 ڕۆژە بڕیار نایە باشە ئەم بڕیارەی ئەمڕۆ دەری کردووە نەبوو لە سەرەتا ئەم بڕیاری دەرکردایە یعنی وڵاتەکەمان کەوتووەتە ئاڵۆزیشی گەورەوە بابەتێکی ئێوە هۆکاری ئەوە بۆچی دەگەڕێنەوە کاک هاوڕێ هۆکارەکە گەڕێنمەوە بۆی کە دادگاکە بە قەرارێکی سەردەمی ئەیاد علاوی دروست بووە لە دایکبوونێکی دەسووری نییە ئەم دادگایە ئەبێ بە پێی دەستور قانونێکی تازەی بۆ دەربکرێ و لە دایکبوونێکی دەسووری هەبێ من بە پێی و ئەزمونە مام ناوەند و متەوازعی هەمە ئەبێ دادگای فیدراڵی لە دوو ئەنجومەن پێک بێ ئەنجومەنێکی گشتی ئەنجومەنێکی بڕیاران بۆ ئەوەی کە لە ناو دادگاکەیە کاتێککە بڕیارێک دەرەکەن بڕیارەکە بە چەند قۆناغێک کاتێپەڕێ لە ناو دادگاکە خۆیە بۆی دادپەروەری تایە بێ بۆی جۆرێک لە هاوسەنجی تایە بێ بەڵام ئێستا یەک ئەنجومەنە نۆ کەسن و بە کەیفی خۆیان ڕەچاوی بارودۆخەکەکەن ینی ئێستا تۆ بە هەر کەسێ بڵی کە شارەزایی دەسووریش نەبێ باشە یعنی ئەتوانی بپرسین بۆچی نزیکەی 15 ڕۆژە دادگا ئەم بڕیارە دەرناکە یعنی دەرگای خۆپاڵاوتن کرایەوە باشە دەرگای خۆپاڵاوتن کرایەوە خەڵکیشی تری تازە خۆی پاڵاوتووە ئەگەر تۆ بەیانی بڵێن نادەستوریە باشە ئەو خەڵکە مافی ئەوان نییە بچن بڵێن باشە ئەگەر نادەستوریە 15 دانە ڕۆژە بۆ دەرگاتان کردوێتەوە زەحمە نەبێ زەحمە نەبێت دادگای فیدرالی بۆ 15 ڕۆژە ناڵی نادەستوریە یعنی ئەمەی من بریتی نییە لەوەی کە ڕەخنەگرتن بێ لە ڕەخنەیەکی سیاسی بێ لە دادگاکە بەڵکو بریتە لە تێڕوانینێکی دەسووری لەسەر کارەکانی دادگاکە من لێرە وەکو هاوڵاتیەکی کورد داوام لە سەرکردایەتی سیاسی کووردە چەند ململانێتان هەیە ئەبێ شەڕمان لەسەر ئەوە بێ لە جیاتی پلەپا و پۆست شەڕمان بێ لەسەر ئەوەی قانونی دادگای فیدراڵی لە پەرلەمانی عێراق دەربکەین و لەم قانونەیە کارێکی وا بکەین مافی کورد وەکو پێکاتەیەشی گرنگ وەکو هاوبەشێکی سەرەکی دروستکردنی عێراق ڕەچاوکرابێ ئەمەمان نەکرد بێ هەموو شتەکانە دۆڕێنین و ئەبێ خەریکی ئەوە بین خەریکی خۆخۆری بین لە بینی خۆمانە باشە کاکاوڕێ ینی دەرچوونی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی تا چەند جارێکی دیکە دەگاتەوە بەوەی کە گەڕی دانوستان دەست پێ بکاتەوە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا بێگومان جارێ پێشە شتێک ئەبێ ئەو بڕیارە لایەن پەرلەمان دەرچێت بەڕای من هەتا بڕیارەکە دەرنەچێت جارێ لایەنەکان لە دۆخێشی تایبەتیان پاشەوەی کە بڕیارەکە دەرچوو ئێمە قەیرانە گەورەکە لە بەردەمانە دیوارە گەورەکە لە بەردەمانە ماوە ئەویش بریتە لەوەی کە ئەبێ بە دوو لەسەر سێ دانیشتنی پەرلەمان بکرێ
هەردوو لایەنەکە لایەنی ئیطاری تەنسیقی و یەکێتی نیشتیمانی، لایەنی سێقۆڵیەکەی سەدر و پارتی دموکرات و سوننەکان، هیچ کام لەم دوو لایەنە دوو لە سەرسیان پێ نییە. واتە ئەگەر با بڵێین بەیانی پارتی دموکرات بە کاندیدەکەیەوە بچێ بۆ دانیشتن، یەکێتی نیشتیمانی و ئیطاری تەنسیقی ناچن، دانیشتن دروست نابێ. بە پێشەوانەشەوە ڕاستە کەواتە با بڵین ئەو بربەستە ئەو ئاڵنگاریە گەورەی کە هەیە لە بەردەم پرسەکەیان ماوە. دەستوری عێراق و دادگای فیدراڵی پێمانەڵێ کە جگە لە تەوافق هیچ لایەنێک ناتوانێت فەرزی ئیرادە بکە بەسەر لایەنەکەی ترا. سیاسەتی دەستشکاندنەوە تاقی کرایەوە، ئەم لایەن دەستی بەسەر ئەو لایەن ئاشکانەوە. ئەم شەڕەمان بینی وەکو یاریەکی تۆپی پێ لە قۆناغێکا فڵان گۆڵی کرد، ئەوی تر دوو گۆڵی تری کرد، ئەوی کە پەنارتی کرد، بەڵام بارودۆخەکە لە کۆتاییە ئەبێ ڕێکەوتن بێ. بەڕێکەوتن نەبێ هیچ لایەنێک ناتوانێت بە ئامانجەکانی خۆی بگا. باشە کاکاوڕێ وەک دوا پرسیارم، ینی لە عێراقدا ڕەنگە زۆر کات هەر بە و جۆرە بوو بێ کە زۆر کات هێز و لایەنە سیاسیەکان و بە تایبەت ئەو لایەنانەی کە هێزێکی زۆریان هەیە یاخود قوتیەکی زیاتریان هەیە خود لە پەرلەماندا ژمارەی کورسیەکانیان زیاترە، زۆر کات توانیویانەکە دەست برن بۆ قانون یاخود گۆڕانکاری تیادا بکرێ. هەندێک بابەتی دیکە کە ڕەنگە بەپێی دەستور لە قانوندا ئەمانە کارێک بێت کە نەکرێ و ئەنجام نەدرێ. لەم بابەتی ئێستادا لەم قۆناغەدا و بە تایبەت سەبارەت بە پۆستی سەرۆ کۆمار و کاندید بوون جارێکی دیکە کردنەوەی دەرگای خۆ کاندیدکردن، لایەنە سیاسیەکان پێت وایە تا چەند دەتوانن کاریگەری خۆیان دابنێن یاخود گۆڕانکاری دروست بکەن؟ من وەکو باسم کرد ئێمە ئێستا گەڕاینەوە بۆ خاڵی سفر، ینی پێش مانگێک و دە ڕۆژ زیاتر دەرگای خۆپاڵاوتن کرایەوە. ئێمە ئێستا بەپێی ئەم بڕیاری دادگای فیدراڵی بێ جارێک کە پەرلەمان کۆ بێتەوە و جارێکی کە ئەوانەی کە پاڵێوراون وەکو ئەوەیان نەپاڵێورا بێتن سەر لە نوێ ئەبێ ئەو بەڕێزانەی کە بەنیازی خۆپاڵاوتنن بڕۆ خۆیان تۆمار بکەنەوە و ینی گەڕاینەوە بۆ دواوە. بەڵام کە گەڕاوینەتەوە بۆ دواوە ئەمە ئەمانگەیەنێ بەچی؟ یعنی ئەم جارە ئەو کێشەیە نامێنێ لایەنەکان هەمان کاندیدیان هەیە، باشە کە کاندیدیان هەیە خۆی کێشەکە لە سەفرە کاندیدیە. هەوڵەکان بۆ ئەو بوو کە گەلی کورد بە یەک کاندیدەوە بڕوە بەداخەوە بارودۆخەکە وای لێ هات کە هەر لایەنە پێداگیری بکە لەسەرەوەی کە کاندیدی خۆی هەبێ و ئەبێ بۆ مێژوش بیڵێ. یعنی ئەمە لایەنگری حیزبی و هاوسۆزی نییە، یەک ریزی نیشتمانی کە دروشمێکی سیاسیە بە هاوسەنجی دروستە بێ، بە تاگلایەنە دروست نابێ. بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێمیان لایە، سەرۆکی حکوومەتیان لایە، سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریان لایە، وەزارەتی سامانە سروشتیەکانیان لایە، پەیوەندیەکانی دەرەوەشیان لەلایە. بێگومان بەدەستێنانی پۆستی سەرۆ کۆماریش ئەبێتە هۆی ئەوەی کە لایەنە هاوبەشەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە هاوسەنجی هاوبەشێتی نەمێنێ. یعنی کاتێک کە یەکێتی داوای ئەم پۆستاکە لەسەر ئەو بنشینەیە داوای ئەم پۆستاکە کەمە بەشێکە لەو هاوسەنجی کە پێڵێن کاری هاوبەش شەراکەتی سیاسی لە کوردستانە. بەڵێ زۆر سپاس بەڕێز هاوڕە تۆفیق شارەزای ئێسا، سپاس لە بەغدادەوە بەشدار بووی لەگەڵمان.